ئاوادان بێ ڕۆست. ئێستا هەتاوە پیرەژنەما من تەداخۆلی چێرا ناکەم چونکولۆ زۆر کەسێ ئەبینی مەسەن ئیشی مارێ هەندێک جار تەداخل لە کارڕێیان لێ ئەگری ئەمن ئەلعان مەسەنەن چێر و مێر و بزن و شتیوە تەداخل ناکەم. وەڵڵاهی حەی نەبی شیرەکەی ئەدۆشین و ئەکرینین لە پاشەوەی هێوێنی ماستی وێ پێداکەین و ئەبی تۆ ماست. ئەم ئامێری سنتورە لەکەوە بەکارێنیت؟ وەڵا ئەوە خەریکە دەبێتە سێ ساڵ. کە لە پاسۆشتان لێ ئەنا پایزانە کردە قەرێ نەخواد و کاکرە بۆ نەکرد و بەسەر گەرمەکرداندا کە بەسە ماش و خۆشیاندا کرد و ئێشتوکی تەندورێ هەبوو حەت پێوە دەگریشەی تێدە کاکرە بۆ لۆسبەینا داخۆ بەرەواژی بە زۆر زاینێ و پەرداغەتی شەربەتی ئیچاشەگەنە با شەربەتی دۆ شاویان تەشارە کرد. مثلا نەڵێ سێتار ئامێرێکی فارسە یا مەسەلەن تار ئامێریکی فارسە، بەڵام من پێم وانە پێم وایە ئەو ئینسانەیە کە ئەتوانی بی کوردێنە یا بی فارسێنە. ئێستا ئەم ئەستێرکە یاخۆ با بڵێن ئەم حەوزە بەستوێتی سێ کامێرە هێنە ڕویان کردێتە من بەتەمان بچمە سەری جا ناشزانم یعنی یاخۆ ئەشکێ یا ناشکێ، ئەگەر بێت و بشکێ ئەوە بەدڵنیایی هەتا ئێرەم تەڕەبێ، ئەگەر نەشکێش ئەوەی تر ڕیسکەکەم سەرەگرێت.